سڵاو ئازیزانم، هیوام باشیتانە. هاتمە وڵاتان بە بابەتێکی تر. ئێستاش دەست دەکەین بە خوێندنەوەی ئەم بابەتە بە ناوی هەنگ و گوڵ. لاپەڕە 52. هەنگ و گوڵ. ڕۆژێک هەنگێک لە ناو باخچەیەکی گوڵاندا خەریکی مژینی شیلەی گوڵێک بوو. لە ناکاو گوڵەکە پرسیاری لێ کرد و گوتی: ئەی هەنگی جوان، تۆ بۆچی شیلەی من دەمژی؟ هەنگەکە لە وەڵامدا گوتی: بۆ دروستکردنی هەنگوین. گوڵەکە گوتی: هەنگوین چییە؟ هەنگەکە لە وەڵامدا گوتی: شیرینیەکی زۆر بەتام و سوودبەخشە بۆ مرۆڤ و چارەسەری زۆربەی نەخۆشیەکان دەکات و هیچ زیانێکی پێ ناگەێنێت. گوڵەکەش پاشکەمێک بە هەنگەکەی گوت: کەواتە ئەگەر شیلەی من نەبێت تۆ ناتوانیت هەنگوین دروست بکەیت. هەنگەکە لە وەڵامدا گوتی: بەڵێ گوڵی جوان، ئەگەر شیلەکی تۆ نەبوایە منیش نەمدەتوانی هەنگوین دروست بکەم. گوڵەکەش زۆر دڵخۆش بوو بە هەنگەکەی گوت: کەواتە شیلەکەی منیش بەسوودە؟ هەنگەکە گوتی: بەڵێ بێگومان. گوڵەکە گوتی: کەواتە تۆ نزیکترین هاوڕێی دڵسۆز و خۆشەویستی. هەنگەکەش لە وەڵامدا گوتی: بەڵێ گوڵی جوان و بۆن خۆش، تۆ هەمیشە هاوڕێی منی. قوتابیانی خۆشەویست، ئەمە وێنەی باخچەیەکە، گوڵی ڕەنگاوڕەنگ و جۆراوجۆری لێیە. هەنگێک ئەوە هەنگەکەیە خەریکە چ دەکات؟ شیلەی گوڵەکان دەمشێت. لە لاکاو گوڵەکەش پرسیاری لێ دەکات: دەڵێ ئەی هەنگی جوان، تۆ بۆچی شیلەی من دەمژی؟ یانی لێرەدا گوڵەکە پرسیار لە چ دەکات؟ پرسیار لە هەنگەکە دەکات کە بۆچی شیلەی ئەو دەمشێت. هەنگەکەش دەڵێ: بۆ ئەوەی هەنگوین دروست بکەم. دواتر گوڵەکە دەڵێ: ئەی هەنگی ئازیز، هەنگوین چییە؟ هەنگەکەش دەڵێ: هەنگوین شیرینیەکی بەتامە و سوودێکی زۆری هەیە بۆ مرۆڤ و چارەسەرە بۆ زۆربەی نەخۆشیەکان، بە هیچ شێوەیەک زیانی نییە. کەواتە لێرەدا هەنگەکە وەڵامی دایەوە کە بەم شیلەیە هەنگوین دروست دەکات. گوڵەکەش دەڵێ: کەواتە ئەگەر شیلەی من نەبێت تۆ ناتوانی هەنگوین دروست بکەیت. هەنگەکەش دەڵێ: بەڵێ وایە، ڕاست دەکەی. قوتابی گوڵەکان، وەکو باسمان کرد، ئەگەر گوڵ نەبێت هەنگ ناتوانێت هەنگوین دروست بکات. بۆیە هەنگ و گوڵ نزیکترین و خۆشەویستترین هاوڕێی یەکترن. ڕەنگە زۆر بەشتان ئەو دیمەنەتان بینی بێ کە مێش هەنگوین شیلەی گوڵانی بژیوە، بەڵام نەتانزانی بێ لەبەرچیە. بەهۆی ئەم بابەتەوە جوانتر بۆتان ڕوون بووە و هەروەها هەمووشمان تامی هەنگوینمان کردووە، لێرەوە سوودەکانیشمان زانی. تەمەنی مێشەکان 45 ڕۆژە. مەلیکە نزیکەی 8 ساڵ دەژی. مەلیکە دایکی هەموو مێشەکانە. کاری تەنیا هێلکەدانان و ڕێخستنی کاروبارەکانی هەنگە و پۆلینیان دەکات. هەروەک لە وێنەیەدا دیارە ئەوە شانەکانە کە هەنگوینی تێدایە. مێشەکان هەنگوینی تێدا دروست دەکەن و هەروەها ئەو مرۆڤانەش جلی تایبەت بە خۆیان دەپۆشن. بۆچی ئەو جلانە دەپۆشن؟ بۆی کاتە هەنگوینەکە دەگوازنەوە زیان بە خۆیان و مێشەکانیش نەگات. ئازیزانم، با بێنە سەر پوختەی ئەم پاسەمان و لە چەند خاڵێکدا کوێر بکەینەوە. خاڵی یەکەم، هەر زیندەوەرێک هەرچەندە بچووک بێ هاوسەنگی سروشت ڕادەگرێ. دوو، گرنگیدان بە هەر پیشەیەک و پیشەوەرێک بڵسخۆزی وڵات دەردەخات. سێ، هاوڕێتی نێوان زیندەوەرانی جیاواز ئەو بەرهەمە سوودبەخشەی لێ دروست دەبێت کەواتە هاوڕێتی مرۆڤ زۆر گرنگترە. چوار، پیشەی هەنگەوانی لە کوردستان هەیە و ساڵانە هەنگوینێکی زۆر بەرهەم دێنن. بە هیوام سوودی پێگەیاند بن خونچە گوڵەکانم. سوپاس بۆ کات بەخشینتان، هەمیشە سەرکەوتوو بن. کاتێکی شاد و ئارام. خوددا ئاگادارتان بێت.